بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. هەرێم و عێراق یەکتری بە قەرزدار تۆمەتبار دەکەن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و تێبێژی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە حکوومەتی عێراق 8 میلیارد دۆلاری هەرێمی کوردستان قەرزدار لە بەرامبەردا بەرپرسانی بەغداد باز لەوە دەکەن کە هەرێم قەرزدارە بە میوان دەرێک لە بەڕێزان لە ستۆی سێرەکی ئەبوبەکر هەڵەت ئەندامی پەرلەمانی کوردستان هەروە لە هەولێرەوە نەوزات ڕەسوڵ ئەندامی پەرلەمانی عێراق نەم پێشووی پەرلەمانی عێراق تاوت ئەم پرسە دەکەی سوپاسی میوانەکانمان دەکەین زۆر سپاس بۆ ئاوەدەبوونتان مامۆستا بەکرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بۆی کە لە ساڵی 2015 شەوە پەرلەمانی کوردستان یاسای ڕاکێشانی مایەی پەسەند کردووە. ئێستا ئێوەگەدان وەکو پەرلەمانی کوردستان کە هەرێمی کوردستان چەند قەرزدارە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزت دەزانی کە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان و ئەم نیان زەمانگەی ئەم خولە نوێش مناقەشەی بودجە نەهاتوتە پەرلەمانی کوردستانەوە و پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک ئاگداری داهاتی هەرێمی کوردستان نییە و تەنها ئەو ڕقەمانەیە کە حکوومەت دەیدا کە ئەوەش جێگەی پرسیار و گومانە لای پەرلەمانتاران بۆیە ئێمە کاتی خۆی دەنجیشمان بەو یاسایە نەدا چونکە پێمان وابوو فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و هەروەها بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی لە خولی چوارەم دەنجیان بە یاسای ڕاکێشانی مایە قەرز نەدا چونکە پێمان وابوو بەدیلی ترمان هەیە لەوەی کە ئێمە قەرز بکەین لە دەرەوە بۆیە نەخێر ئێمە نازانین هەرێمی کوردستان ڕێژەی قەرزەکانی چەنە تەنها ئەو ژمارانەیە کە حکوومەت دەیدا کە نزیکەی 9 میلیارد قەرزداری موچەخۆرانی هەرێمە بۆی پاشەکەوتی موچەوە و ئەوانی ترهی کۆمپانیەکان. بەڕاست دەکەم مامۆستا راپۆرتێک دەبینین لەسەر مەسەلەی قەرز دواتە گەرم و لای بەڕێست و کاک ناوزات بەڵێ بینێرانی بەڕێست راپۆرتێک لەبارەی یەکتر تۆمەتبارکردنی هەرێمی عێراق لەبارەی قەرزەوە دەبینی. لەگەڵ نزیکبوونەوەی گەیشتنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمانی عێراق بەرپرسانی هەرێم و بەغدا یەکتری بە قەرزداری تۆمەتبار دەکەن. بە پێی یاسا دەبێت لە ناوەڕاستی مانگی دەی هەموو ساڵێک بودجە بگاتە پەرلەمانی عێراق لەگەڵ نزیکبوونەوەی ئەو وادەیەش بەرپرسانی هەرێمی کوردستان خۆیان بە زوڵم لێکراو لەلایەن عێراقەوە لە پرسی بودجە نیشان دەدەن. دەتوانم بڵێم یعنی تا ئەم لەحظەیە تقریبا حکوومەتی عێراق 8 میلیارد دۆلار قەرزداری حکوومەتی هەرێمی کوردستانە. هەفتەی ڕابردوو جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند حکوومەتی عێراق 8 میلیارد دۆلاری نەناردنی بودجە قەرزداری هەرێمی کوردستانە. وتەبێژی حکوومەتی هەرێم لەبارەی پاشکەوتی موچەش ئاماژەی بەوە کرد ئەو پارە نزیکەی 9 میلیارد دۆلارە و حکوومەتی عێراق لە فەرمانبەرانی بڕیوە نەک حکوومەتی هەرێم. هەر بۆیە لە گفتوگۆکاندا داوایان لە حکوومەتی بەغدا کردووە قەرزەکە بداتەوە. هاوکات بە شارکیکی پەرلەمانتاری پارتی لە پەرلەمانی عێراق بە ڕۆژنامەی شەرق الەوسەتی ڕاگەیاندووە عێراق 89 میلیارد دۆلار قەرزداری هەرێمە 8 میلیارد دۆلار هی نەناردنی پشکی هەرێمە لە نێوان ساڵانی 2014 بۆ 2010 و 9 میلیارد دۆلاریش پشکی قەرزی دەرەکیە کە بەغداوەری گرتووە و بەشی هەرێمی نەداوە. پاش لێدوانەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێم لەبارەی قەرزەکانی سەر بەغدا ژمارەیەک پەرلەمانتاری ناوچانەوتەکان لە پەرلەمانی عێراق وەڵامی وتەبێژی حکوومەتی هەرێمیاندایەوە. ئەو پەرلەمانتارانە لە بەیاننامەیەکدا ئاماژە بەوە دەکەن لە نێوان ساڵانی 2005 تاوەکو 2015 حکوومەتی عێراق 88 میلیارد دۆلاری ڕەوانی هەرێمی کوردستان کردووە بەبێ ئەوەی هەرێم داهاتی خاڵا سنوورەکان و باج ڕادەستی بەغداد بکات. لە بەشێکی دیکەی بەیاننامەکەیاندا ئەو پەرلەمانتارانە وەش دەخەنە ڕوو حکوومەتی هەرێم بەبێ بەڵگە قسە دەکات و عێراق قەرزداری هەرێم نییە و کۆمەڵی خێزان و کەسایەتی لە هەرێم بودجەیان بۆ خۆیان قۆستۆتەوە. لەبارەی نەوتی کەرکووکیشەوە ئەو پەرلەمانتارانە ئاشکرای دەکەن هەرێم لە نێوان ساڵانی 2014 تاوەکو 2010 نەوتی کەرکووکی فرۆشتووە و کۆی داهاتەکەش 25 میلیارد دۆلار بووە. پێشتریش عەبدولمەهدی سەعداوی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە لێدوانێکدا بۆ سۆمەریە نیوز ڕایگەیاندبوو هەرێم زیاتر لە 100 میلیارد دینار قەرزداری عێراقە. وەڵامدانەوەی بەرپرسانی هەرێم و عێراق بۆ یەکتری لەبارەی قەرزەکان لە کاتێکدایە حکوومەتی هەرێم لە دوایین کۆبوونەوەی لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا باسی لەوە کردبوو 24 میلیارد دۆلار قەرزدارن و لەو بڕەش نزیکەی 9 میلیارد دۆلاری موچەی فەرمانبەرانە. بەڵام خەڵکی کوردستان لایەن ڕوون نییە
حکومەتی هەرێم جگە لە موچەی فەرمانبەران 15 ملیارد دلاری دیکە لە چی و بۆچی قەرزدارە بۆ پێی حکومەتی هەرێم نەوتی فرۆشتووە و داهاتی ناوخۆ و خاڵا سنوورەکانی لەبەردەستدا بووە و لە ماوەی چەند ساڵی ڕابردووش پاشەکەوتی سەپاند بوو. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا بووکرد پێش ناوبڕەکە بەڕێزوت دێوەکو پەرلەمان هیچ ئاگاداریە و قەرزانە نین کە لەسەر هەرێمی کوردستانە و قەرزانێک کە کەوتوتە سەری چووکە حکوومەت لە دوایین کۆبوون لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان پەرلەمانی عێراق باسی لەوە کە 24 ملیارد دلار قەرزدارن 9 ملیاری موچەی فەرمانبەران. بەڵام ناڵم ئێمە چەند لە خولی پێشوو چەند جارێک کۆبوونەوە لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت بە تایبەتی ئەنجومەنی هەرێمی بۆ نۆت و گاز کراوە ئەوان چەند ژمارەیەک دەدەن کە ئێمە بێزگە لە موچەی فەرمانبەرانی هەرێم قەرزاری کۆمپانیا نەوتەکانین و قەرزاری بانقەکانن و پارەی وەبەرهێنەرانیان بردووە و هەندێک پارەی سندوقی ترکە دەستکاریان کردووە ئەمانیان لەلایە بەڵام بۆ پەرلەمانی کوردستان ڕوون نەبووتەوە بۆ نەیتوانیوە حکوومەتی هەرێمی کوردستان قەناعەت بە پەرلەمانتاران بکە کە ئەم قەرزانە ئایا قەرزی حەقیقین چونکە بیرمان نەچێت هەرێم لەو ماوەیەدا بە شێوەیەکی سەربەخۆ نەوتی فرۆشتووە و زائیدەن ینی لەم فترەیەدا پاشەکەوتی موچەشی کرد لەلایەکی تریشەوە هاتووە ئێستا ڕسوماتەکانی لە 2 ساڵی ڕابردووە چەند قات کردوێتەوە ڕسوماتەکانی ناوخۆ و داهاتەکانی ناوخۆش هەر زیاد بوون پێچگەلەوەی داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی فڕۆکەخانەکان و ئەوەی لە نەوتیش دەیفرۆشێ هەموو ئەمانە پێمانەڵێ ئەو ڕقەمانی کە حکوومەتی هەرێم دەیدا دەربارەوەی قەرزارە بەداخەویانی نادروستن و جێگەی باوەڕپێهێنانی پەرلەمانتاران و خەڵکی کوردستانیش نین و بەداخەوە هاوڵاتیانی کوردستانیش بوونەتە قوربانی ململانە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا ئێمە کە ئەڵێن حکوومەتی هەرێم بیانووی داوە بەدەستە و شەفاف نییە بەو مانایە نییە کە بەغدا پێرفێکتە و 100% ینی هیچ مشکلەیەکی نیانی ینی قەبارە و حەجمی گەندەڵی لە بەغا و لە ناوچەکانی خواروی عێراقا دەقاتی هەرێمی کوردستانە بەڵامەوە هیچ پاسایەک نییە کە ئەوان ئەگەر گەندەڵی بکەن ئێمەش بە شوێن ئەوان نابڕۆین بەزوەکو قەرزەکەوەی کە بەڕێزوتت بڕات بەو قەرزانە نییە ئەو یاسای کە لە پەرلەمان لە 2015 یاسای ڕاکێشانی مایە لە ڕێگەی قەرزەوە پەسەندان کرد کە وەکو فراکسیۆنی یەکگرتو و کۆمەڵ و بزنەوەی ئیسلامی دەنگتان پێنەدا لەو یاسای من خوێنمەوە ئەمڕۆ باز بکە کە تەنها حکوومەت بۆیە نابێت لە زیاتر 5 ملیارد دلار بڵین دلار قەرز بکات ینی پێ دوای ئەگەر لەوە زیاتر قەرز پێچەوەنەی و یاسایە شەیانی بەدڵنیایە ئەوان لەسەر یاساکە نەوەستاون کە ئەم قەرزیان کردووە و ئەبێ ئەو قەرزە کە کراوە ئەبوو بیان هێنایەتەوە بەردەم پەرلەمانی کوردستان ئەو قەرزیان لە چ جهێتێک کردووە لە چ دەوڵەتێک کردووە لە چ کۆمپانیایە کردووە و لە چیشدا سەرفیان کردووە ئەو قەرزیان بۆچی بەکارهێناوە چونکە لەو ماوەیەدا لە ماوەی 2016 هەتاوەکو سەرەتای 2019 پاشەکەوتی موچەیان پەیڕەو کردووە کە لە کاتێکە داهاتەکان بە نزیکەی 500 ملیارد دینار ڕۆیشتووە و سەرجەم پرۆژەکانی ئیستیسماری و بەرهێنان و خزمەت گوزاریەکان وەستا بوون لەو ماوەیەدا بۆ ینی ئەم قەرزە لە چێکراوە جیهەتەکە و لە چیشتا سەرف کراوە ئەمیش ناڕوونە لە بەردەم پەرلەمانی کوردستاندا. بەڵێ سپاس دەکەم دەتەگرم و لای بەڕێز کاک نەوزاد سوپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە مەسەلەی قەرزەکان و ئێستا عێراق و هەرێم یەکتری تۆمەتبار دەکەن و تەبێژ حکوومەتی هەرێم لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو باسی لەوە کە عێراق 80 ملیارد دلار قەرزداری هەرێمی کوردستانە ڕای بەڕێزت چییە پێتان وایە کامیان قەرزداری یەکترن؟ زۆر سپاس بۆ جەنابەت کاک حەچیم سڵاو و ڕێز بۆ مامۆستا ئەبوبەکر و بۆ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پێیان. لە ڕاستیدا من باوەڕم وایە کە لە دۆخێکی با بڵێن پڕ لە کێشە و ئاڵۆزی هەم پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق لە ڕابردوو و هەم ئەو حاڵەتێک کە لە دوای ڕفراندۆمەوە دروست بوو دەتوانین بڵێن قۆناغێکی جیاواز بۆ هەرێمی کوردستان بۆ عێراق هاتەکایەوە. بەڵێ هەم گوتاری
نێوان ئەو دوولای بەردەوام بوونی هەبوو و بەردەوامیش ئەو پەیوەندیانە لە هەڵکشتان و داکشان بوون و لەبەر ئەوەی ئەمە زۆر جاریانی وتومانە هەرێمی کوردستان حکوومەتەکەی لەبەرەوەی بە سیستماتیک بە موئەساسی بەڕێوە نەچووە هەموو ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ وڵاتان بە تایبەتی لەگەڵ عێراق هەیبووە ئەو پەیوەندیانە سەقامگیر بەرزیم نزمی بەخۆ بینی بەڵێ ئەمەزازی شخصێک یان حزبێک ئاراستەکراوە بەڕێوە بردراوە بۆیە دەرەنجامەکانی بەو شێوە بووە کە بینیمان ینی بۆ نموناگەر مەسەلەی فرۆشتنی نەوت بە شێوەی سەربەخۆیی وەربگرین لە جیاتی ئەوەی نەوت ببێتە مای خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان لە جیاتی ئەوەی نەوت ببێتە موچەیەکی باش بۆ وڵاتی لە جیاتی ئەو بێت بەڵێ دوو بۆ هەرێمی کوردستان مای مەشاکل بووە بەڵایەکی گەورە بووە هاوڵاتی لە هەرێمی کوردستان موچەخۆر لە هەرێمی کوردستان بێموچە بووە قەرزێکی زۆری کەڵەکە کردووە لەسەر هەرێمی کوردستان بازار و کەسابەت لە هەرێمی کوردستان نەمایە دەتوانین بڵین ژیانی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان بەهۆی ئەو نەوتەوە تووشی دۆخێکی نەخوازراوە و نەویستراو بۆتەوە ئێستا کە دەبینین ینی پەیوەندیەکان گەیشتۆتە ئاستێک کە دەتوانین بڵێن تێگەیشتن لە نێوان هەرێم و بەغدا دروست بووە دەرفەتێکە بۆ ئەوەی هەرێمی کوردستان جارێکی دیکە ئەم ئەزمونە تاڵەی ڕابردوو دووبارە نەکاتەوە جارێکی دیکە ئێمە لەگەڵ عێراق نەکەوینە ململانێت چ لە قسەکردن چ لە گوتاردان چ لە سەر تۆمەتبارکردنی یەکتر چونکە ئەوانە یعنی وەکو معادلەیەک هاوچێشەیە کە ئێمە لە ڕابردوو بینیمانە کە لە تێکچوونی ئەو پەیوەندیانە لە خراببوونی ئەو پەیوەندیانە هەرێمی کوردستان هاوڵاتیەکانی موچەخۆرەکانی زەرمەند دەبن ڕاستە کۆمەڵێک بەرپرسی دەتوانین بڵێن گەنداڵ کۆمەڵێک گروپ لە هەرێمی کوردستان کە ئەوانش دیارن یعنی لەناو حزبە دەسەڵاتدارەکانن زیاتر و بە دیاریکراویش دەتوانین بڵێن یەکێتی و پارتینە کە مستەفید بوونە لە ڕابردوو لەوەی کە داهاتی هەرێمی کوردستان بۆ چەند جیرفانێک بۆ چەند گروپێک بێت ئێمە چۆن بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان لە هیچ چەند کەسێکەوە بیکەینەی ملەتێک چۆن بتوانین داهاتی هەرێمی کوردستان ئی نەوت بێت ئی داهاتە ناوخۆیەکان بێت ئی گومرگەکان بێت لە خزمەتی خەڵکو بۆ خەڵک سەرفی بکەینەوە بەداخەوە ینی ئێمە ئەو دەنگۆیە دەبیستین کە تۆمەتبارکردنی عێراق یان عێراق قەرزارە عێراق قەرزاری چییە؟ قەرزاری ئەوەیە کە دەبوایە ئەو بودجەیە بنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەمە ڕاست بەڵام لە مقابلی ئەوەش دەبوایە هەرێمی کوردستان نەوتەکەی خۆی کە ئینتاجی دەکا لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بدرێتەوە عێراق جارێکی دیکە بیکاتەوە بودجە و اینجا بینێرێتەوە بۆ هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی کوردستانی پێبدا بەڵام بە قەنەعەتی من ئەمە جۆرێکە لە خۆدزینەوە لە بەرپرسیارەتێکی گەورە کە بەرپرسیارەتی بەڕێوەبردنی خەڵکە بەرپرسیارەتی پێدانی موچەی خەڵکە بەرپرسیارەتی دانەوەی پاشەکەوتی خەڵکە کە لە ئەساسدا من چەندی جارگوتومە ئەمە پاشەکەوت نەبووە ئەمە دزی بووە لە هاوڵاتی دزیکردن بووە لە موچەخۆری هەرێمی کوردستان دزیکردن بووە لە فەرمانبەری هەرێمی کوردستان ڕەنگە ئێستا بینەرێک یان کەسێک گوێ لەم قسەی بێ بڵێ تۆش ئەندامی پەرلەمانی پێشووی عێراق بووی یان کاک ئەبوبەکر هەڵەدمی ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان بووە بەڵام دەبێ ئەوەش بزانێت کە ئێمە ژمارەیەک لە پەرلەمانتار بووینە چ لە بەغدا چ لە هەرێمی کوردستان بێدەنگ نەبووینە بەردەوام بۆ کەناڵەکانی ڕاگەاندین بە نووسین بە قسە لە کۆبوونەوەکانیش لەگەڵ ئەو بەرپرسانە باسمان کردووە کە بەڕێوەبردننی خەڵک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بەم ئالێتی ڕابردوو بەم نەفەسی ڕابردوو و بە هەموو زۆرێک لەلایەن ئێمە ڕەتکراوە بووە ئێمە لە پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق دەتوانین وەکو دەرگایەکی خێر کە ئێستا بەسەر ملەتەکەمان کراوەتەوە چی لەسەر ئێمەیە وەکو دەستور کە لەسەر ئێمەی فەرز کردووە جێبەجێ بکەین و چیش لەسەر حکوومەتی عێراقە کە بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ بکە دەبێت جێبەجێ بکرێ ئێمە ساڵێکە یعنی موچەی فەرمانبەران لە عێراق وەردەگرین بەبێ ئەوەی یەک قەترە نەوت بدرێتە بەغدا ئەمە دەرگایکی خێرە لەلایەن عادل عەبدولمادی لەلایەن ئەو کەسانەی کە با بڵێن دڵسۆزی پرۆسەی هەم سیاسی عێراقن هەم پرۆسی سیاسی هەرێمی کوردستانن دراوەتە خەڵک کە بۆ ئەوەی ئێمە بتوانین جارێکی دیکە ئاستی گوزەران و ژیانی خەڵک لە هەرێمی کوردستان بگەینینەوە ئاستێک کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان شکۆمەندانە سەربەرزانە بژی نەک تەنازول بکا بۆ ئەو بەرپرس و بۆ ئەو بەرپرس زۆر زۆر گرنگە ئێمە خۆمان دەستغەڵەت نەدەین و هەرێمی کوردستانیش دەستغەڵەت نەدەین ئەم قسانەی کە لە وتەبێژی ئەم و ئەو دەکرێ ئەوانە هیچ بنەمایەکیان نییە دەبێت ئێمە لەسەر ئێستا قسە بکەین هەرچەندە من لە بنەڕەتدا پێم وایە ئەوە کاتێکی فشاری گفتوگۆکردنە
کە ڕەنگە جۆرێک بێ لە یاریکردنی مفەوەزات لە بینی هەرێم و بەغدا هەرێمی کوردستان ئێستا لە زمانی وتەبێژەکەی دەڵێ عێراق ئەوەندە قەرزارە، بەڵام خودی وتەبێژەکە خۆی دەزانێ هەرێمی کوردستان قەرزی لەلای عێراق نییە، ئەوەی کە هەیە پارەیەک با بڵێن لەلای حکوومەتی عێراق مقابلی پێشتر نەوت بووە کە ئێمە نەمانداوە، لەبەرەوە ئێمە باقسەیەک بکەین، ینی ئەگەر بۆ ئەلامە بۆ شارەی عێراقا بۆ ڕاکێشانی عەتف و وا بڵێن سۆزی عراقیەکانە بۆ ئەوەی زجیان بە ئێمە بسووتێ بۆ ئەوەی وا هەست بکەن کە ئێمە قەرزێکمان لەلای ئەوانە ئەوان زیاتر لە بودجەی ئەم ساڵ 2020 کە هێشتا نەگەیشتۆتە پەرلەمانی عێراق ڕەشنووسەکەی یارمەتیمان بدەن و چاوێک بە دۆخی هەرێمی کوردستان دابخشێنەوە ئەوە ڕاستە، بەڵام بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان ئەمە قسەیەکە جێ پێکەنین دەبێت چونکە چەندین ساڵە بودجەی هەرێمی کوردستان ناتۆتە پەرلەمان و هیچ پەرلەمانتارێک تەنانەت بەشێک لە وەزیرەکانی ڕابردووش نازانن یعنی بودجە و داهاتی هەرێمی کوردستان چەندە و ئێمە دەزانین لە 4 ساڵی ڕابردوو دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان چۆن بوو، ئەو مەشاکلانەی لە بینی بزوتنەوەی گۆڕان و پارتی ڕوویدا، دەرکردنی سەرۆکی پەرلەمان، دەرکردنی ژمارەیەکی زۆر لە وەزیرەکان، ئەو ناکۆچیانی کەوتە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و پەراوێز خستنی لایەنەکان لەلایەن پارتیەوە و خۆ بە گەورەزانینی پارتی، غرورەتی پارتی و دۆخی هەرێمی کوردستانی بە ئاخارێکدا برد کە هەمومان و هەمویان تێدا زەرمەند بوون، بۆیە دەبێت ئەم عقلیەتە لە حکومڕانی ئەم عقلیەتە لە ئیشکردن کۆتایی پێبێت، جارێکی دیکە ئێمە دابنیشین بەرنامە و ئەجەندایەک لەگەڵ عێراق دابڕێژین کە چۆن بتوانین دۆخی هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە سایەی عێراق دەبەرەوە پێش ببین. بەڵێ سپاس دەکەین کاک نەوزەت مامۆستا بەکر بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بۆی کە نەبوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستان کە 5 ساڵە نهاتەوە بەرلەمان تا چەند وای کردووەکەی وەکو پەرلەمانتاران یعنی ئاگاداری چەند قەرز کراوە نە تەواوی داهاتەکان بن یاخود ئاساییە پەرلەمانی کوردستان ناگەی لە تەواوی داهاتەکان بێت ناگەشی لە قەرزەکان بێت؟ بەڵێ ئەمە نەک نائاسایی نییە بەڵکو نایاساییشە چونکە ئەبوایە هەموو مانجی دەیەک بودجە بێتە پەرلەمانی کوردستان تەنانەت ئێمە وتمان ئەگەر تاسای حکومەت شەڕی داعش و قەیرانی دارایی و بڕینی بەشە بودجەی بەغا بوو دابەزنی نرخینەوە بوو ئەمانەی کە دەیانوت هیچی پاسایی بەهێز نەبوون على الأقل ینی بەیان ختامیەکەشیان نەدەنات ینی بۆ پەرلەمانی کوردستان کە ئەگەر مەشروعی بودجە نەهاتوە بەیانی ختامیمان بۆ بنێرن کە ئێمە بزانین کە بەیان مالیەکمان بۆ بنێرن کە ئێمە بزانین چەندتان داهات هەبوو لە چیدا سەرفتان کردووە ئەمە ئەو پاساوە بۆ ینی پاساوێکی نالۆجیکی بۆ ینی چونکە لە هەموو حاڵەتەکاندا بودجەکەت هەر چەندێک بێ ئەبێ لە پەرلەمانەوە ئیقرار بکرێت گریمان ینی نیوەی ئەوەش بدەیت کە پێشتر داوتە ئەوایە هەر لە پەرلەمانی کوردستان ئەمە مناقەشە و گفتوگۆکرا بەڵام حکومەت بە بێگەڕانەوە بۆ پەرلەمانی کوردستان ئەم بڕیاریدا ئەمەش ئەوەمان پێگەێنێ کە پەرلەمان لە ناو هەرێمی کوردستانە بەداخەوە لە ژێر دەسەڵاتی وەڕکێفی دەسەڵاتی جێبەجێکردنایە لە ناو دەسەڵاتی جێبەجێکردنیشدا لە ژێر ڕکێفی حیزبەکاندایە لە ناو حیزبەکانیشدا لە ژێر ڕکێفی چەند بڕیار بەدەستێکدایە ینی ئەم دۆخە دۆخێکی زۆر زۆر ناتەبیعی بووە ئەم ساڵ ئەوە ئێستا خۆگەر پاساوەکانی پێشووتر هەبووە ئەی ئێستا بۆ 2019 بۆ نمونایانی کە بەشێک لە کێشەکان نەماوە و لەگەڵ بەخا گەیشتونەتە لێگەیشتێکی مەبدەئی فەرم ئێستا بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەمە دەکاریەکان ناکا بۆ ئەوەی کە لەم وەرزی یاسادانانەدا بودجە بێتە هەرێمی کوردستانەوانێ باش ئەی سەبارەت بە داهاتەکانیانی بۆ داهاتەکانیش پەرلەمان ئەگەی لێنێ بۆ داهاتی مانگانەی نەوت چەندە خاڵە سنوورەکان چەندە باج تەنانەت وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کوردستان لە خولی ڕابردووە تەنها چاوی لە مەرحەمەتی ئاشتی هەورامی بووە کە مانگانە 300 بۆ 400 میلیارد دیناری بداتێ لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوانێ ینی وەزارەتی دارایی ژیانی هەموو داهاتەکانی لە بەردەستان ئێستاش وایە بەدڵنیایە چونکە داهاتەکان لە بیرمان نەچی ینی داهاتەکان لە هەردوو زۆنەکە تاوەکو ئەم ساتە وەختا لە هەر زۆنە و داهاتەکانی گومرگ و داهاتەکانی ناوخۆ بە جیاوەرەگیرێ و تەنها ڕقم ئەدرێگە لەسەرەوە ڕقەمەکان ئاڵو گۆڵ کرێ بەڵام هەر زۆنە لە سنووری خۆیان کە ئیداشێکی زۆری بۆ حیزب دەڕوا بۆ جیفانی حیزب دەڕوا و ئەوەی کە هەیە کە لەبەرەوەی داهاتەکان بەدەستی حیزبەوانێ بۆیە بەشێکی زۆری دەڕوا بۆ ئەو بوارانەی بە حەقەت یعنی کە بواری ناپێویستن و باجەکەش لێرەدا لە ڕاستە لەسەر موچە خۆرانی ڕاستەقینە و خانە نشینانی مەدەنی کەوتۆ بەداخەوە باشە بەس سەبارەت بۆ لێدوانەی وتەبیژ حکوومەت کەوتوی عێراق دەبێت پاشەکەوتی موچە بداتەوە
ڕای بەڕێزت چی کێ دەوێت پاشەکەوتی موچە بداتەوە هەرێم یاخود عێراق؟ پاشەکەوتی موچە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە، چونکە بە بڕیارێکی حکوومەت ئەم بڕیارە ناپەسەندەیدا و ئەم ستەمەی لە هاوڵاتیانی کوردستان کرد و داهاتەکانی هەرێمی کوردستان ئەگەر بە شێوەیەکی شەفاف بخەمڕێنرێن و بە عادیلانە تەوزیع بکرێن لە ڕابردووشە لە کاتی قەیرانەکەشە هی ئەوە بووە، یعنی کە موچەوەکو خۆی پێ بدرێت، چونکە ئەو کاتە نزیکەی ئەمە 250,000 بەرمیل نەوت نییە بۆ معلوماتی جەنابەت. حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 800,000 بەرمیل نەوت دەفرۆشێ مانگانە ئێستا بەڵێ چ لە ڕێگەی تەنکەرەکانی نەوتەوانێت چ لە ڕێگەی بۆریێوانێ، بەڵام خۆیان دەڵێن نزیکەی 500,000 زۆر لەوە زیاترە، ینی ڕقەمەکە زۆر لەوە زیاترە، چونکە زانیارانی کەلاییەوە ئێستا بەتەنکەر لای ئێمە بەتەنکەر و بۆری بە دڵنیاییەوە زانیاری لیژنەی سامانە سروشتیەکانە کە لە بەردەستیانە لە ڕێگەی تەنکەر و بۆڕی و ئەو هەندێک نەفتاش دەفرۆشن، هەموو ئەمانە پێمان دەڵێ ڕقەمەکە زۆر لەوە زیاترە، نزیکەی 800,000 بەرمیل 800,000 بەرمیل ڕۆژانە. بەڵێ باشە، بەڵام لەسەر ئێستا هیچ پرۆژێک لە پەرلەمانە بۆ دانەوەی پاشەکەوتەکە بگورە ماگانە نەک ڕۆژان ماگانە. بەڵێ باشە، هیچ پرۆژێک لە پەرلەمانە بۆ دانەوەی پاشەکەوتەکە ئێستا هیچ پرۆژێک لە پەرلەمانی کوردستان نییە. خۆی ئیشکالەکە لە چیایە؟ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هۆکار بووە بۆ ئەوەی کە ئێمەمانان لە پەرلەمانتاران و هاوڵاتیانیش متمانیان بە وەرگرتنەوەی پاشەکەوتی موچە نەمێنێت. بۆ یانی حکوومەت خۆی نەهات ئەمەی موچەخۆرانی هەرێم تۆ لە هەرێمێکی 4 پارێزگایی 5-6 ملیۆن کەسی بەهاتایە ڕەسیدێکی بانقی بۆ موچەخۆرانی هەرێم دروست کردایە. لەو ڕەسیدە هاوڵاتی و فەرمانبەر بەشێک لەو قەرزە بیداتەوە بە خزمەت گوزاریەکانی ئاو و کارەبا، بیداتەوە بە قەرزی بچوو، بە قەرزی خانوبەرە، لە باجەکانە بەکاری بێنێ. واتە منی هاوڵاتی ئەگەر بۆ نمونە ملیۆنێکم لەسەر حکوومەتە لە ڕێی پاشەکەوتی موچۆ بڕۆم مانگانە 100,000شم بدایە بە خزمەت گوزاری ئاو و کارەبا، ئەگەر حکوومەت خۆی ئەمەی بکردایە هەم جوڵەیە لە بازار دروستە بوو، جموجۆڵی خستە ناو بازار و هاوڵاتیانیش متمانیان بۆ دروستە بوو. حکوومەت خۆی هۆکارەکە هاوڵاتی متمانی پێنەمێنی. ئەگەر ئەم قەرزە لە لای حکوومەتە بۆ هاوڵاتی ئەو مافەی نەبێ خزمەت گوزاریەکان، باجەکان، بۆ نمونە قەرزەکانی خانوبەرەکە لە سەرەتی لە ڕێ ئەمەوە بیدا، لە جیاتی ئەوەی کە ئێستا گوشارە خەنە سەر کەفیلی ئەوانەی کە بۆ نمونە قەرزی شوقەکان و شوێنەکانی نیشتە جێبوون و خانوبەریان وەرگرتووە، ئێستا کەفیلەکان ڕوبەڕووی ئیجراعاتی یاسایی دەکرێنەوانێ. لە جیاتی ئەوەی کە حکوومەت خۆی ئەم مافەبدا بە هاوڵاتی بەداخەوە خۆی متمانی بەخۆی نییە و خۆی کارێکی کردووە کە هاوڵاتیان لە ڕاستیان ناومێت بن. باشە، بەس وتت مەبەست داهات بوو کە 800 ملیار یاخود مەبەست فرۆشی نەوت بوو، چونکە سەبەر حکوومەت هەرێم دەڵێن ڕۆژانە، حکوومەت هەرێم ڕۆژانە دەڵێن ئێستا دوێنێ وەزیری نەوتی عێراق قسەی کردبوو دەڵێ 500,000 بەرمیل ڕۆژانە هەناردە دەکات بەڵکو ڕۆژانە بەس بە بۆری. من ئەوەی کە دێڵم بە بۆری و لە ڕێگەی نەوتیشەوە بە بۆری و هەم بە تەنکەر هەم بە بۆری عادەدەکە لە 250,000 بەرمیل زیاتر ئەوەی کە لە بەردەستی لیژنەی سامانە سروشتیەکانە نزیکەی 800,000 بەرمیلە باردووشیان. سوپاس دەکەم. دەگەرم بۆ لای دواتر کاک نەوزەت بگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی قەرز، ئەوەی کە ئێستا حکوومەت هەرێم دەڵێن 24 ملیار دلار قەرزدارە. سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە چی پێ دوایە حکوومەت هەرێم ئەوەندە قەرزدار بێت؟ چونکە باز دووە کە 9 ملیاری بەرپرسانی حکوومەت دەڵێن 9 ملیاری هی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە، ئەوەی تر بڵێن 15 ملیار دلاری تر قەرزدارن. لەبەرەوەی ئێمە لە بەردەم حکوومەتێکی شەفافنی و حکوومەتێکمان نییە و نەبووە لە ڕابردوو بە ئێستاشەوە کام حکوومەتە لە پەیوەندێکی تەندروست و دامەزراوەیی بێ لە نێوان خۆی و هاوڵاتیان، لە نێوان خۆی و پەرلەمان، لە نێوان تەنانەت دام و دەستگاکانی خۆشی. یعنی من تەحەدا دەکەم ئێستا کەمترین کەس لە هەرێمی کوردستان چ لە پەرلەمان، چ لە ناو ئەنجومەنی وەزیران، چ لە یعنی دام و دەستگاکانی حکوومەت بچووکترین زانیاریان لەسەر داهات و بودجە و مەسەلەی نەوتی هەرێمی کوردستان هەبێت. وەکو باسم کرد ئەمە تۆڕێکی تەسک، گروپێکی بەرتەسک یاریان بەم هەموو داهات و پارە و سامانەی هەرێمی کوردستان کردووە لە ڕابردوو لە ئێستاشەوە ئەم پرۆسەیە بەردەوامە. بۆیە یعنی هیچ قسەیەک بە بڕای من ڕاست دەرناچێت لەبارەی
مەسلەی قەرزی هەرێمی کوردستان لەسەر بجێ هەرێمی کوردستان لەسەر مەسلەی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر بکرێت تەنها دەتوانین ئەوە بڵین کە پارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان لە ڕێی داهاتەوە پارەیەکی زۆر لە هەرێمی کوردستان لە ڕێگەی فرۆشتنی نەوت چ لە بۆری چ لە مەسلەی با بڵین تەنکەرەکانەوە بوونی هەیە بەڵام ئەمە لە دۆخێکی تاریک لە دۆخێکی شاراوەدایە زۆر گرنگە ئێمە ئەم جارە ینی بتوانین هەموو لایەنە سیاسەکان پێکەوە چاودێرانی سیاسی خەمخۆرانی هەرێمی کوردستان ببینە پاڵپشت یان قبول نەکەین کە حکومڕانی لە هەرێمی کوردستان بەم شێوە بێت کە ئێستا هەیە دەبێم حکوومەتە بەرچاوی هاوڵاتیانی ڕوون بکە دەبێم حکوومەتە لەسەر بنەمایەک بەڕێوە بچێت کە ئەم حکوومەتە حکوومەتی خەڵک بێ و حکوومەتی گروپێک نەبێت هەتا ئەم ساتە وەختام حکوومەتە حکوومەتی گروپێکە چۆن بتوانین ئەم حکوومەتە بکەینەوە حکوومەتی خەڵک تەبعاً ئەمە ئیش یەکەمی پەرلەمانە کە دەبێت چاودێرێکی سەرسەخت و ڕاستگۆ و بوێر و مرد بێ بەسەر حکوومەت بەسەر سەرۆکی حکوومەتەکەی بەسەر جێگری سەرۆکی حکوومەتەکەی بەسەر ستافی ئەنجومەنی وەزیران ئەمە لەلایەک لایەکی دیکە وەزیرە بەڕێزەکان کە لە کابینەی نۆن دەبێت دۆخێکی جیاوازتر پیشانی هاوڵاتی بدەن لە هەرێمی کوردستان ئەمانە دوای قەیران هاتوونە بەداخەوە نابێ وەزیر نابێ پەرلەمانتار نابێ من نابێ کەس قبولی ئەوە بکەین کە بە بیانووی ئەوەی ئەم بەرپرسیارەتە هەرێمی کوردستان لە سەرشانی خۆی لای بدا بڵێ من قەرزاری هاوڵاتی نیم فەرمانبەر نیم لە هەرێمی کوردستان ئەمە بەغدایە یعنی تۆپەکە تەحویلی ساحەی عێراق بکە نەخێر ئەمە قەرزێکە لەلای حکوومەتی هەرێمی کوردستانە من دڵنیاشی هەموو خەڵک دەکەمەوە ئەم ڕۆژ نەبێت سبەی ڕۆژگارێک دێتە پێش کە موچەخۆر لەسەر ئەو حەقی خۆی بێدەنگ نابێت جارێکی دیکە شەقامیان لێ دەگرێت جارێکی دیکە مان دەگرێت جارێکی دیکە دەبێت پەرلەمان دەبێت ئێمە دەبێت چاودێرانی سیاسی و چالاگوانانی مەدەنی لەسەر ئەو حەقەی فەرمانبەر و موچەخۆر لە هەرێمی کوردستان بەڕاستی بێنە دەنگ ناکرێت ژیانی فەرمانبەر ژیانی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بە دۆخێک بێت کە مەمرە و مەژیبی و دۆخی و ژیان و گوزەرانی سەرۆکی حکوومەتەکەش یان ستافەکەی یان بەرپرسە باڵەکان لە هەرێمی کوردستان بە جۆرێک بێ کە شاهانە بێت دەبێ ئەم هاوسەنجیە تا ڕادەیەک بگەڕێتەوە لە هەرێمی کوردستان من بەو قسە باوەڕ ناکەم کە حکوومەتێک کاتووە چاکسازی دەکا حکوومەتێک کاتووە دەبێت چاکسازی لە خۆیانەوە دەست پێ بکە دەبێت گۆڕانکاری لە ژیان و گوزەرانی ئەوانەوە ڕووبداتن بەڵێ ناکرێ ینی سەرۆکی حکوومەتە دەبێت ژیان و گوزەرانی بە جۆرێک بێت کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەست پێ بکە کە گۆڕانکاری بەسەردا هاتووە دەبێت لە جیرفانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرەکان و بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە بێتە جیرفانی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەم جۆرە گۆڕانکاری دەکرێت دەبێت ژمارەی بەرپرسەکان کە حیمایەکانیان هەیە کەم بکرێتەوە دەبێت ژمارەی قەسر و قسوورەکانیان کەم بکرێتەوە دەبێت ئەو شاهانە و ئەو پاشاییانێک کە دەژین دەبێت هاوڵاتی ببینێت کە گۆڕانکاری بەسەردادێت من چلەوە بکەم بەرپرسێک دەردەکە لەبەرەوە پێشتر زۆری دزیوە ئەمڕۆ بەرپرسێکی دیکە دێنێ تۆزە کەمتر لەو دەدزێت بەرپرسێکی گەندەڵ نادەدا بەرپرسێکی گەندەڵی نزیک لە خۆی دێنێ بەرپرسیارەتی دەداتێ نەخێر چاکسازی و گۆڕانکاری دەبێت بە جۆرێک بێت کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەستی پێ بکە و دەبێت عدالت بگەڕێتەوە بۆ ناوژانی خەڵک دەبێت فەرمانبەر لە هەرێمی کوردستان هەست بەوە بکە کە موچەکەی زامنە ئێستا مانجی نۆیە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان موچەی مانجی 6 دەدا یعنی ترس و لەرزە کەوتۆتە ناو دڵ و دەرونی موچەخۆر لە هەرێمی کوردستان ئەمە کاریگەری کردو لەسەر کەسابەت و لەسەر بازار و لەسەر کڕین و فرۆشتنیش بە شێوەیەکی گشتی بۆ ئەوەی دڵ و دەرونی هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئارام بێتەوە ناکرێت تۆ هاوڵاتی لە هەرێمی کوردستان بترسێنی فەرمانبەر بترسێنی وەڵام من قەرزم لەلای حکوومەتی عێراقەیە خۆ سوور دەزانێ هاوڵاتی ئەم قەرزەی حکوومەتی عێراق لە مقابلی شتێکە یان ئەم قەرزەی حکوومەتی عێراق نادرێتەوە هەرێمی کوردستان لەم ساتە وەختە باشترین پیلان باشترین نەخشە باشترین بەرنامە و پلان ئەوەیە کە دابنیشن پێکەوە ئەم بودجەی گشتی عێراقە بۆ ساڵی 2020 لە ئەنجومەنی وەزیران دێتە پەرلەمان بە زووترین کار لە هەرێمی کوردستان گفتوگۆ لەسەر بکرێ خاڵە لاواز و بێزەکانی دەستنیشان بکرێ بەڵێ سپاس دەکەین کاک نەوزەت بەڵێ بینەرانی بڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە
کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ مێوەژ هەنار لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە کارگەی شربەتی خاڵقی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕست ماوەسەوە کرد گەرم و لای بڕست دەگەر شتێکت ما بێ لەسەر دۆسینە و دوای شخصە لەسەر و پێی خەڵک زۆر چاوەڕێ بفەرمو بەڵام من کێشەکانی نێوان هەرێم و بەغدا بەشێکی نەوتە ینی کە گرفتەکە لەسەر ئەوەدا کە بەغدا داوای ڕادەستکردنی 250,000 بەرمیلی ڕۆژانە ئەکا کەەوە گوتم جارێکی تەتاکی دەکەمەوانەیە کە ڕێژەکە لەوە زیاترە ینی کە نزیکەی بە بۆری و بە تەنکەرەوانێت نزیکەی 800,000 بەرمیلی ڕۆژانەیە بەڵام ڕۆژانێش تەسلیم کەینی هێشتا نزیکەی 550 بۆ دەمێنێتەوەوانێت بەڵام ئەمە تەوەرەیەکە کە پەیوەندی بە نەوتەوە هەیە بەشی دووەمیانی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا لەسەر سێ چوار بواری تریشیانی بواری هێزی چەکدارە چکە لە چەکدار من وەک ئەندامێکی لیژنەی ناوخۆ پێشمەرگا کە لەم فترێ شاسەردانی وەزە ئەو لەگەڵ وەزارەتان دانیشتوین نزیکەی 400,000 هێزی چەکدار هەیە 160,000 کەس لە وەزارەتی ناوخۆ موچەوە دەگرێت نزیکەی 240,000 پێشمەرگەش ینی ڕێژەکە زۆر زۆرە لە کاتێکا 400,000 پێشمەرگە 400,000 بەڵە 240,000 پێشمەرگە و 160,000 لە وەزارەتی ناوخۆ ئەو بێزگە لە هێزی تر هەن لە دەرەوەی ئەوان تیرۆر و ئەمانەش هەن و نازانم ناوی سیر ینی ئەوە کات نەوزات کە جەناوی کە ئەندام پەرلەمانی بەغا بووە من کە بە پێی دەستور تەجهیزی پێشمەرگە و تەمویلی پێشمەرگە و تەدریبی پێشمەرگە و هەموو ئەمانە تەمویل تەجهیز تەدریب و تەسلیحەکە کاتی خۆی لە سەردەمی مالیکیە ئامادە بوون ئەگەر ڕێژەکە 100,000 چەکدار بێ لە هەرێمدا 100,000 چەکداری کافیە ئەوە ئامادە بوو بەغا موچەی ئەم 100,000 بە بەست کە تۆڵی 400,000 کەسم هەیە ئەو کاتە بۆ سێ پارێزگاش بوو عادەدەکە زۆر زۆرە ئێستا هێزی هاوپەیمانان زەختیان دروست کردو گوشاریان دروست کردووە لەسەر وەزارەتی پێشمەرگە کە ئەبێت هێزی پێشمەرگە 100 بۆ 120,000 چەکدار بێت سەقفەکە ئەبێ لە 120 نەترازێ ئەبێ حەلی خۆتان بکەن چارەسەرەکەی مامۆستا کاتێکە ئێستا وەزارەتی پێشمەرگە دەڵێ 4,000 گرتوتەوە بازەکەوی دەرەوە وەزارەتی پێشمەرگە 120,000 خۆی ئەوەی من وەکو ئەندامێکی ئەم لیژنەیە کە خولی پێشوش و ئەم خولش لەم لیژنێدا بووم لە گەرمەی شەڕی داعشە لە جەلەولاوە هەتاوەکو شەنگال کە کاک مستەفای سێقادر بە وەزیری پێشمەرگە بووە 43,000 کەس حزوری هەبووە لە بەرەکانی شەڕە 43,000 کەس ئەمە ئەوە دووەم مەسەلەی خانەنشینی سەربازی 115,000 کەس لە هەرێما خانەنشینی سەربازین کە لە کاتێکە یعنی ئەو عەدەدە لە پێشمەرگە چ لە شۆڕشی ئەیلول چ لە شۆڕشی
نوێژە عەدەدێکی زۆر زۆرە و ئەم لیستی پێشمەرگە بەڕاستی ئەبێ پاکسازی تیا بکرێ. ئەمەم تەنها پارە نییە کاک حەکیم، ئەمە سومعەیە، سومعە پێشمەرگەیەکی ڕاستەقینە کەرامەتی ئەو ئەبێ بپارێزێت چۆن لەسەرێ معاش وەرگرتنا پێشمەرگەیەکی ڕاستەقینەی ماندوو لەگەڵ سیخوڕێکە، لەگەڵ مەفرەزە خاصەیەەکە، لەگەڵ جاشەکە، لەگەڵ بکوژی پێشمەرگەیەەکە، لەگەڵ بکوژی لە یەک سەرە ئەوەستن وەلانێ موچەی ئەوانیش زیاتر بێ. ئەمە بێ پاکسازی بکرێ کاکە ئەمانە تۆ لێبوردنت بۆ دەرکردوون دەستت خۆش بێ، ئاشتەوایت ڕاگەاند و دەشت خۆش بێ. ئەمانە ئەگەر وەکو مرۆڤ بڕۆ لە ڕێگەی سۆشیال لەوانێ موچیان بەرێ، بەس ناویان منێ پێشمەرگە موچەی بدەرێ ژیانی دابین کە وەکو هاوڵاتێکی دانیشتووی ئەم هەرێمە لە داهاتەکەی خۆت بەس بۆ دەی غەدرەکەی لە پێشمەرگەی ڕاستەقینە. ئەمە خانەنشینی سەربازی 7,000 دۆسەی شەهید هەیە لە هەرێمی کوردستانە. ئەمانش بەڕاستی ئێمە لە سەردانێکمانە بە وەزارەتی شەهیدان جەختمان لەوە کرد، ئەمەش بێ پاکسازی تیا بکرێ و خۆشیان دەزانن کە ئەم مەلەفانە لە ڕاستەیە ئەمەش ناحەقی زۆری تێدا هەیە کە ئەوەی کە شەهیدی سەنگەرە، شەهیدی ڕاستەقینەیە لەگەڵ ئەوانەی سەدان دۆسیە کراوە ئەڵێن چی ینی وەزارەتی شەهیدان وەڵای ئێمە سکاڵامان بۆ نەهاتووە. لە کاتێکە 7,000 دۆسیە ئاسانە کە تۆ بی تەفقیقی تێدا بکەی، ئەوە بێژگەلەوەی کە لە بوارەکانی تریشا لە ڕاستیە. بۆیە هەموو ئەم ڕقەمانە بەرامبەر بەغوا کە ملیۆنە نزیکەی 400,000 موچە خۆرە ئەبێ ئەمە تەرشیق بکرێەوە، ئەبێم لیستانە پاک بکرێنەوانێ و لەسەر ئەم بنەمایەتەوە بیانومەدە بەدەست مەرکەزەوانێ بەشەکەی خۆت وەرە بەشەکەی خۆت. من تاکی دەکەمانیانی خۆ هەموو خەتاکە لە ئەستۆی هەرێم نییە، بەشێکی لە ئەستۆی بەغرە، بەڵام هەرێم خۆی بیانی داوە بەدەستەوە. ئەیتوانی نەموزەجێکی جوان پێشکەشکە، هێزی چەکدار ڕێک بخاتەوانێ، خانەنشین و موچەخۆرانی هەرێم تەنزیم کات و وەکو تۆ جەنابەت باست کرد و کارنۆزاریش باسی کرد لە ڕاستیە. ئەبوایە ئێمە ئەم ئێستا فەرموو ژماری وەزیرەکانی کابینی نۆم زیاترن لە ژماری وەزیرەکانی کۆمەڵی یاریدەدەری زیاد کراوە. تۆ کە وەزارەتی دارایت هەیە یاریدەدەری کاروباری دارایت بۆ چییە؟ تۆ وەزارەتی سامانی سروشتیت هەیە یاریدەدەری وزە و سامانی سروشتیت بۆ چیە؟ ئەوە فەرمووە گەر ئەم پیاوە زۆر ئەملاق و مهم من فەرمووەکو ڕاوشکارێک ئیسفادەی لێ بکەن ئەگە قەرار بێ ینی ئەوە ببێ. بەڵام لەبەرەوە بەداخەوە ینی ئێمە لە هەرێمێکی 5-6 ملیۆنیە 111 پەرلەمانتار کە بەڕای من 7 پەرلەمانتار کافیە بۆ هەرێمی کوردستان، ئەنجومەنی پارێزگا بەم قەرەباڵغیە، لاندێ ئەنجومەنی شارەوانیشمان هەیە، ئەنجاوەرە ئەنجومەنی تریش زیاد بکرێ داهاتووە. هەموو ئەمانە پرسایی سەر هەرێمی کوردستانیان قبول کردووە. سپاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز لەسەر پرۆژە چاکسازیەکەشتی وەسەرا دەگەرم وڵای بەرز کاکە نەوزاد گەرم وڵای بەرز سەبارەت بەوەی کە باشترین چارەسەر بەوەی کە هەم ئێمە حکوومەت هەرێم قەرزداری فەرمانبەران نەبێ وەم قەرزەکانی بداتەوە پێ دوایە ڕێکەوتنە لەگەڵ بەغداد یاخودە گەر بەم شێوەیە سەداهاتەکانی هەرێم بەباشی ڕێک بخرێن ناتوانین ئیدارێکی باش بدەن یاخود ئەو دواکەوتنەی کە لە موچە هەیە ڕاست بکرێتەوە کە 3 مانگ دواکەوتووە؟ لە ڕاستیدا من باوەڕم وایە بۆ ئەو ئێمە بگەینە ینی دۆخێک کە هەم هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئاسوودە بێ و قەلق نەبێ لەبارەی ئەو موچەیە کە ماگانە لە بری ئەرک و کار و ماندووبوونێکی زۆر لەناو حکوومەتی هەرێمی کوردستان وەری دەگرێت و هەم بتوانین ینی حکومڕانیەکی تەندروست لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ ئەوەیە کە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوئیا و استراتیجیەتی ڕوون بێت لە پەیوەندیەکانی لەگەڵ عێراق بە تایبەتی ئێمە دەزانین ینی لە ساڵانی ڕابردوو ئەوەندەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتن و استراتیجیەتی لەگەڵ دەوڵەتی تورکیا بوو ئەوەندە لەگەڵ حکوومەتی عێراق نەبوو و دەرەنجامە سلبیەکانیشمان بینی یعنی دەوڵەتی تورکیامان بینی کە نەیتوانی یان نەیویست یان نەیکرد کە لە خراپترین دۆخی هەرێمی کوردستان چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری نەک پشتیوانی ئێمەی نەکرد بەڵکو دژایەتێکی سەرسەخت و ڕاستەقینەی هەرێمی کوردستانی کرد. ئێمە بینیمان یعنی لە خراپی پەیوەندەکانی هەرێم لەگەڵ عێراق تووشی زەرەر و زیانێکی زۆر بووین هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی سیاسی و دەتوانین بڵێن لە ڕووی سیاسی و ئێمە گەڕاینەوە زۆر ینی دواوە لە چاو ساڵانی ڕابردوو. ئێمە بۆ ئەوەی بتوانین ینی ئەم حاڵەتە ڕاستکەینەوە ئەوەیە کە دەبێ هەرێمی کوردستان بەرچاومان ڕوون بێ و استراتیجیەتەکە ڕوون بێ و هەمووشمان مشارک بین هەموو لایەنە سیاسیەکان و پەرلەمان قسەی هەبێ ڕێی هەبێ و هاوڵاتی لە هەرێمی کوردستان ببینێ کە ئەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان چ جۆرە پەیوەندێک لەگەڵ عێراق دەکات. خۆ من دەبینم ینی
کابینەی سەرۆکایەتەکەی حکوومەتەکە دەیەوێت لەگەڵ عراق جۆرێک لە هەڵکردن هەبێ بەبرەوەی تێگەیشت لەوەی کە ئێمە بمانەوە نەمانەوێ هەتا ئەم دەستورە هەبێ هەتا ئێمە لە ڕووی سیاسیەوە سەر بە عراق بین لە ڕووی دەستوریەوە سەر بە عراق بین جارێ ئێمە دەبێت لەگەڵ عراق بشین بەڵام لە پاڵ ئەوەشدا ئێمە دەزانین یعنی جۆرێک لە ناکۆچی ناوخۆیی ناو پارتی دموکراتی کوردستان خەریکە یعنی کاریگەری سلبی لەسەر ئەم دۆخە ناکۆکی ناوخۆیەکە چیە؟ لەلایەک یعنی بەڵێ ئەوەیە کە عقلیەتێک بۆچوونێکەیە کە دەوێت بەلای تورکیادا هەرێمی کوردستان ببا و عقلیەتی بیر و بۆچوونێکەیە کە دەوێت بەلای عراقدا بیبا ئێمە دەزانین یعنی چۆن یعنی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هاتەکایەوە و چۆن سەرۆکایەتی هەرێمی کوردستان هاتەکایەوە بەشێکی ئەو ململانەیە ناوخۆیە کە پەیوەندی بە خودی پارتی و کاک مەسرور و کاک نەچیر هەبوو ئەم دۆخێکی دروست کرد یعنی نابێ ئەم دۆخی ناکۆچیە کە ڕەنگە ینی ئەتراف نەکرێ لەلایەن پارتیەوە بڵێن ئەمە هیچ ئەسلینی هیچ ئەساسینی ئەمانە کێشیانە یان یەکێتیەوە کێشەیە هەیە و بۆ پەردە پۆشتکردنی کێشەکانی یەکێتیە باسی ئەمە دەکرێت نەخێر ئێمە هیچ کاتێک نەما شاردۆتەوە ناکۆچی بیر و بۆچوونی جیاواز بەردەوام لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە و ئێمەش بیشارینەوە خەڵک دەیبێنێت یعنی ڕاستەکە دەبیندرێت بۆیە ناکرێت ئەم ناکۆچی ناو پارتی ڕنگدانەوەی خراپ و سلبی بەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستان هەبێ دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بیر و بۆچوونێکی وازحی هەبێ استراتیجیەتێکی وازحی هەبێت ناکرێت لە بەخاتری یەکتر بۆ نمونە وەزیرێک کە سەرچاوی نەهامەتیەکانی هەرێمی کوردستان بۆ بەڕێز ئاشتی هەورامی ئەو قەرز و قۆڵەیی کە ئێستا لەسەر هەرێما ئەو قەرزەی کە ئێستا فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانە لە لای حکوومەتی هەرێما کە ئەو سەبەبەکەی بووە و فرۆشتنی نەوت بە شێوازی سربەخۆیی هۆکارەکەی بووە کەچی ئەم وەزیرە لە بری ئەوەی بانک بکرێت تحقیقی لەگەڵ بکرێت زۆرێک لە لێ پرسیینەوەی لەگەڵ بکرێت بۆچی تۆ ئەم حکوومەتت ئەم نەوتت ئەم سربەخۆیی ئابوووریێت بەم ئاقارەیەدا بر کە هەمومان تێدا زەرمەند بووین لە باتەوە بانک بکرێت کەچی دەکرێتەوە یاریدەدەری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری وزا یعنی ئایا حکوومەت هەرێمی کوردستان هەموو خەڵکی کوردستان یعنی کەسێکی تایبەتمەند شەهادەدار پسپۆری تێدانی لە بواری نەوت کە شارەزابێ یعنی تۆ ئێستا دەتوانی چەندین بە سەدان خەڵک لەم بوارە زیرەک بەتوانە پاک دڵسۆز بدۆزیەوە کە ئەم دۆسیەیە بدەیتێ لەبەرەوە ڕاگررتنی باڵانسی تەکەتول و بۆچوونی جیاوازی ناو حزبێک نابێت کاریگەری هەبێ لەسەر ئاراستەکردنی سیاسەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتان یان لەگەڵ عراق بۆ نمونە ئەمە چاک بکرێت یعنی بکرێتەوە ئێمە دابنیشین بەڵێ سەبارەت بەداتەکان پێ دوای و داهاتێکی ئێستا هەیە بە تەواوەتی بەشی موچە دەکرێت و ئەوش پێپڕ بکرێتەوە سێمان دواکەوتنی یاخود پێویستمان بەڕێکەوتنێکی گەشتگیرتر هەیە لەگەڵ عێراق چونکە ئێستا مەسەلەن 453 میلیارد هەر لە بەغدا لە عێراقەوە دێت بەڵام پشکی هەرێم نایە بەڵام تاکو ئێستاش کێشەی موچە هەر مەسەلەی دواکەوتنەکەی بەردەوامە خۆی لە ڕاستیدا من باوەڕم وایە ینی قەبارەی ئەو پارەیە کە هەیە لە هەرێم زۆرەکەمە گرنگ نییە بەقەدەر ئەوەی گرنگە عقلیەتێک و زیرۆچێک هەبێ لە ڕێخستنی ئەو پارەیە و ئەو داهاتە لە پاچی و ڕاستگۆیی و دەستخاوێنی بەرامبەر بەم پارەیە کە هەیە لە هەرێمی کوردستان یعنی با پارەکە کەم بێت بەڵام دەتوانیت تۆ فەرمانبەر لە هەرێمی کوردستان ڕازی بکەیت دەتوانی کاروباری ئیداری حکومڕانی خۆتی پێبەڕێوە ببەی بەڵام من چی لە هەرێمێک بکەم کە پارەی هەموو دنیای بدەیە نەوتی هەموو دنیای بدەیە لەبەرەوەی حکوومەتێکە یعنی دەستی پاک نییە لەبەرەوەی بەرنامەی نییە و کارنامەی نییە ئەجەندایەکی تەندروستی نییە پارە بەشی ناکات بێگومان وایە کاک حەچیمەوە خۆ کاک مامۆستا ئەبوبەکریش دانیشتووە تۆ ئێستا من 100 دەفتەر دۆلارت بدەمێ ئەگەر تۆ پلان و نەخشەت نەبێت منیش بە هەماشەوە من لە ماوەی ساڵێکە ئیفلاس دێنم هەمووی سرف دەکەم بە گەندەڵی بە زیادە مەسرە بە ئەوی دەکڕم ئەوی دەفرۆشم بەبێ پلان و بەبێ نەخشا بەڵام تۆ وەرە ینی لە خلالی فترەیەکە ئەو بڕەپارەیە هەتا ئەو داهاتێتە بە نەخشە و پلان ئەگەر مەبەستت دزیکردن نەبێ لێ ئەگەر مەبەستت گەندەڵیکردن نەبێ لێ ئەگەر مەبەستت ئەوە نەبێ بەو پارەیە کۆمەڵە خەڵک بۆ حزبەکەی خۆت بۆ تەکەتولەکەی خۆت ڕازی بکەی ئەو پارەیە باش دەکا بۆ ینی ئێستا تۆ بۆچی هەرێمی کوردستان ناتوانێت 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە بداتە عێراق لە ڕێی کۆمپانیەکانی سۆمەوە یعنی کەەوە لە کاتێکدا پەرلەمانتارێکی وریا و چالاک و ئازای ناو پەرلەمانی هەرێمی کوردستان مامۆستا ئەوبەکر دەڵێ زیاتر لەو بڕێ هەیە ئێمەنیش خۆ دەزانم زیاتر لەو بڕێ لە ڕابردوو زیاتر بۆ لەو بڕێە بۆچی نایدەی
تۆ ئەگەر مەبەستت ئەوەیە ینی نەیدێ و ئەو گرفت و کێشەیە بەردەوام لە نێوان هەولێر و بەغدا بمێنێ بۆ ئەوەی تۆ خۆت بدزیتەوە لە بەرپرسیارەتی بۆ ئەوی بە هاوڵاتی لە هەرێمی کوردستان بڵێ ئەوە من نیم ئەوە بەغدایە بودجەمان ناداتێ ئەوە بەغدایە موچەمان ناداتێ خۆت لە بەرپرسیارەتەکە بدزیتەوە من باوەڕم وایە سەردەمی خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی لە هەرێمی کوردستان کۆتایی پێهات هەم هاوڵاتی چاوکراوەیە و هەم پەرلەمانیش ئەم جارە دەبێ بەڕاستی زۆر چالاک بن چاودێرێکی ئازا و بوێر بن ناکرێت پەرلەمانتار کە یعنی حەسانەیە هەیە ترس و دڵە ڕاوچێ هەبێت لە گوتنی قسەیەک لە دەرخستنی ڕاستیەک خۆ ئەوە زیرانە دوجار پەرلەمان شەرعەتی پێدانا پەرلەمانش دەبێت بانجیاتەوە و پرسیارەتیان ڕوبەڕوو بکاتەوە سپاس دەگەین کاک نەوزەت مامۆستا بکەم گرم بۆ لای بەڕێز سەبارەت بووی کە پێشتر باسی پرۆژە چاکسازی دەکرێت کە حکوومەت بەنیازە بینێرێ بۆ پەرلەمان وەزیری پێشووی دارایی باسی لەوە کە 150 میلیارد دەکرێنەوە بۆ هەرێمی کوردستان کە بۆ بارودۆخی دارایی باش ئەوە چی بەسەرهات کە باسی مەسەلەی چارنووسی پاشەکەوتیشی تێدا بەڵێ بە دڵنیایەوە کە وەزیری پێشووی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیان ئەگەر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ بە 100 بۆ 150 میلیارد دینار دەجێڕێنێتەوە بۆ خەزیێنەی حکوومەت چونکە نزیکەی 200,000 فەرمانبەری بندیوار و یاسایی موچەکانیان دەبەردرا کە ئەمانە بەشێکی زۆریان وەهمی بوون خۆ بە خۆ دەزانی هەر لە بایۆمەتریان نزیکەی 56,000 کەس هەر لەوەیە کەشف بوو کە هێستا پرۆسەی بایۆمەتری تێبینی و سەرنجیش هەبوو لەسەری بەڕای من ینی مەسەلەی پرۆژەی چاکسازی گرنگە هەرچەندە ئەوە یەک سێکتەرە تەنها باسی موچە و ئیمتیازات و بەخشینە ئەوە هێشتا مەلەفی نەود نییە مەسەلەی گومرگەکان نیە داهاتەکانی تریش نییە بەڵێ ئەمە تەنها مەسەلەی موچەیە بەڵام ئایا ئیرادەیەکی ڕاستەقینە هەیە من باز دەکرێت کە ناوەڕاستی بە حساب دەبوو ئێستا بات پێ بۆ پەرلەمان ئەی چی بەسەرادە و زەنیان لێ دەنگ و باسێکی نییە و ئەو هەندێک زانیاری هەیە کە گوایە کە ئایا حیزبەکان ئامادەن موچەی کادیرە حیزبەکانیان ببڕن ئەو کادیرە حیزبیانەی کە کادری حیزبی کە لەسەر حکوومەت موچە وەردەگرن بەڵام هیچ دەوامێکی حکومی ناکەن و بە هەزاران کادری تری حیزبی لە هەندەرانن ئەمانە کادری حیزبین ئەوانەی لە هەندەرانن پێشمەر کەمەندامی سەنگەر نین خانەنشینی مەدەنی نین پێشمەرگەی خانەنشینی ڕاستەقینەش نین و زیندانی سیاسیش نین ئەم چوارفی ئێ مافی خۆیەتی لە ئەوروپا بژی ئەو موچانە شێوێ بە حەقی خۆی وەریگرتووە بەڵام ئەمانە کادری حیزبین ئەوە واجبی حیزبە خۆی چۆن موچەی دەداتێ بەس ئەمە وەکو بینیمان لە بایۆمەتریەکە فڕۆکانەکە خانەکانی کوردستان بەرنەدەکەوتن و هەمویان داهاتنەوانێ ئەمانە ئایا حیزب شکات ێستا ناکۆکی لەنەوە دوو پارتە سەڵاتدارەکە لەسەرەوەی کە حیزبەکانیان موچیان ببڕێ تا سەرکەوتنە سەر چاکسازیەکە نەکراوە بەڵێ یعنی لەسەر ئەوە نەکراوە لە ڕاستێکە ئایا ئەم کادرە حیزبیانە چی لێ دەکەن و ئەم حەجمە قەبەی حکوومەتی هەرێمی کوردستان تۆ لە 6 میلیۆن کەس میلیۆنە 400,000 موچەخۆر بۆچی تێ ینی ئەمە بەداخەوە ینی بۆتە هۆی ئەوەی کە 5 ساڵە لە هەرێمی کوردستان ینی خریج و دەرچوانی زانکۆپەی مانگاکان بەداخەوە تاعین نەبوون کە ئەمە ناومێدی لای گەنجان دروست کردو ینی کە تۆ گەنجێک ینی 5 ساڵ لە ماڵەوە دانیشێ هیچ ئایندەیەکی نەبێ ئەمە بەڕاستی پرۆسەی تەربیە و پەروەردە و فێرکردنیشنی پێشبینی ناکەن بەم زوانە پرۆژە چاکسازیەکە بێت من هیوادارم من هێشتا تا ئێستا دەنگۆی نێکەوە لە ناوەڕاستی مانگینۆ داین و خەریکە مانگێکی وەرزی ئەم یاسادانانە تێپەڕێ تا مانگیدا حکوومەت بووی هەیە پرۆژەکە پێش بەڵێ بە مانگیدا بێنێ هێشتا هیچ دیار نییە و هیوادارم پرۆسێکی نیوە ناچڵ نەبێ و پەرلەمانتاران بەوە ڕازی نەبن کە پرۆژێکی نیوە ناچڵ تێپەڕێ ئەمە حکوومەت بەڵام من چاکسازیم کرد ئەبێ ئەوەی کە بەشێکی زۆری کە موچەی پلە تایبەتەکان ڕێکە خاتەوانێ و هەروەها ئەوانەی کە بندیوار و نایاساین هەر هەمووی ئەوە یەک بەیەکی دۆستیەکان پێداچوونەی پیادەکەی ینی ڕاستەقی نەبێ چاکسازیەکی ڕاستەقی بەس ئەگەر تا مانگیدا پرۆژەکەنێت دەبچێتە وەرزێکی تری بۆی هەیە مەسەن تا ئەخیری ئەم وەرزی پایزەی گرێدان تا ئەخیری 2019 هەر بێ بەڵام زووتر بێ باشترە من پێم وایە لە ڕاستە باشترین بژاردا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە لەگەڵ بەغداد ڕێکەوێ چونکە هاوپەیمانان دۆستەکانی ئەم میلەتە هەمووی جەخت لەسەرەوەکەنەوە ئاراستەی دروستی هەرێمی کوردستان ڕێکەوتنە لەگەڵ بەغدا و تاقیمان کردێتەوە ڕێگاکانی ترمان هەموو تاقی کردوێتەوەوانەوە ئێستا کورد خۆی لە بەغا حزوری هەیە پۆستی سیادی هەیە وەزارەتی هەیە لەبەرەوە بڕۆ لەگەڵ بەغا ڕێکەوە شەفافانە ڕێکەوە نەوتەکەی تەسلیمکە ئەو کاتە شەڕی ئیستیحقاقەکانی خۆتکە لەگەڵ بەغدا. سپاس دەکەم کاک نەوزاد زۆر بە کورتینی خولەکەش بۆ بەرز سەبارەت بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد پێدوایە ئێستا دەرفەتێکی باش هاتوتە پێش لەگەڵ بەغداد ڕێکەوین بە تایبەتی لەگەڵ عادل عەبدولمادی
بێگومان ئەمە لە ڕابردوو شەر ئەوە بیر و بۆچوونی ئێمە بووە کە مادەم ئێمە ینی هەرێمێکین لە ڕووی دەستوریەوە سەر بە عێراقین هەتا بکرێ پەیوەندەکانمان لەگەڵ ئەو عێراقا بەهێز بێ و بتوانین سوود لە توانە داراییەکانی ئەم عێراقە وەربگرین. ینی بۆچی ئێمە ساڵانێک کە دوو خولی با بڵێن حکومڕانی دوو خولی پەرلەمانی لە 2005 بەدواوە هەتا 2013 کە لەگەڵ عێراق گرفتمان نەبوو زۆرترین بودجە و موچە لە بەغداوە داهاتە هەرێمی کوردستان. تەسەور دەکەی پارەیەکی ئەوەندە خەیاڵی لە عێراق داهاتە هەرێمی کوردستان کە لێرە زۆر جار یعنی هەندێک جار وای لێ هاتوو پارە بنێرنەوە بەغدایە. لێرە من دەزانم ینی دەیانگوت پارەمان زۆرە. پرۆژەکان زۆر بوون و هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە خلاری ئەو ساڵانەی کە من باسی دەکەم ینی کێرفی ژیان و کێرفی گوزەرانی بەرز بووە. بەس ئەو ساڵانەی کە لەگەڵ عێراق پەیوەندەکە تێک چوو ئێمە لە خێر و بێری عێراق بێبەش کران و سربەخۆیی ئابووری هەرێمی کوردستان ڕاگەیاندرا نەوتەکە فرۆشرا لە پێناوی چەند کەسێک کە ڕاستە ینی گروپێک پێدەوڵەمەند بوون بەڵام ملەتێک پێژار بوو ئێمە توش ئەو دۆخە بوون بۆ باشترین بژاردا ئەوەیە کە ئێمە بتوانین لەم قۆناغە کە دەرگاک بەسەر هەرێمی کوردستان کراوەتەوە سەرۆکوەزیرانێکی لەک تێگەیشت نییە لەگەڵ ئێمە بەڵام ئێمە ئیستیغلالی ئەو سەرۆکوەزیرانە نەکەین. دوجار ئەم سەرۆکوەزیرانە موقیفی احراز دەبێت لە شارەی عێراقی لە ناو پەرلەمانی عێراق دەبێت ئێمە هەوڵ بدەین ئەو دەرفەتە بە قازانجی ژیان و گوزەران و باشکردنی کار و کەسابەت لە هەرێمی کوردستان بقۆزینەوە و پەیوەندێک لەگەڵ عێراق دروست بکەینەوە کە ئەم پەیوەندیە دوجار بە قازانجی هەموو لایەکمان کۆتایی پێ بێت. زۆر سپاس بۆ بەڕێزان نەوزاد ڕەسوڵ ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق ئەو بە کراڵ ئەندامی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بە هاوکارانم، خواتان لەگەڵ.